لە نێو جەنجاڵی بازار و هاتوهەرای فرۆشیاران یەکسەر چاوەکان دەچنە سەر گوێز فرۆشێک. بێەوەی هەورامانی بینی بێ و بزانێ لەکوێیە بە دەنگی بەرز بانگی موشتری دەکا و دەڵێ وەرنەوە بۆ گوێزی هەورامان. هذا امريكي هذا الشيء هذا مال هورمان هذا طعمي كوشه طعمي شيلين كذا عندك اصلي اصلي كمانه كمانه الجو ابيض ورا زوز هورمان كاكا ورا زوز هورمان محەممەد بەنگلادێشیە و ساڵانێکە لە بەغدا کاری کردووە و دواتر هاتووەتە هەولێر. ئەو ئاسوودەیە بە کارەکەی و دەڵێ گوێزی هەورامان موشتری باشی هەیە. من پێشووتر لە بەغداد چەندین ساڵ کارم دەکرد. عەرەبیم زۆر باشە. بەڵام من تازە هاتووم بۆ کوردستان و گوێزە فرۆشم. من کرێی خانوو دەدەم. فرۆشتنی گوێز زۆر باشە بۆ بەنگلادیشیەکە. بەڵام لە عێراق پۆلیس باش نییە. بڵێ بۆ چونکە ئیقامەمان نەبوو لەوێ. بەڵام لە کوردستان ئیقامەمان هەیە و خانوو خواردنمان هەیە. هەموو شت باشە. لەخوا بەزیاد. پۆلیس زۆر باشە. هەموو ڕۆژێک دێن و دەڵێن چۆنە. چی هەیە چی نییە. بەس لە عێراق وان نییە. لە کوردستان حکوومەت باشە و کوردستان خۆشە. کوردستان پۆلیس هەلو حکومە هەلو سەویەکەمە ئاکو سۆفر ئاکو بیسە everything is good. ئەو پارەی دەستی دەکەوێت لە گوێز فرۆشتن بەشێکی خەرج دەکا و بەشێکی دیکەش کۆ دەکاتەوە تا بۆ کەسوکاری بنێرێت. محەممەد بێ دوودڵی کوردستانی لا خۆشە و دەڵێ گرنگترین شت لە کوردستان ڕەوشی ئەمی زۆر باشە و پێچەوانی بەغدایە. ئەوە گوێزی هەورامانە و زۆر باشە. لە کوردستان گوێزی هەورامان و ئەمریکی و شیلی هەیە. بەڵام گوێزی هەورامان خۆماڵیە و تامی خۆشە. هەرچەند ئەمریکیش باشە. لە ڕووبەرێکی بچووکی بازاردا کۆ دەبنەوە و کڕین و فرۆشتن دەکەن. ئەو سەوزانەی کە دایان ناوە بۆ فرۆشتن هەر لە نێو خاکی کوردستان بەرهەمی دێنن. کاتێکە بیانیەکان لێرە کۆ دەبنەوە هەموو جۆرە سەوزەواتێک ئەخەنە بازارەوە لێرە دەیفرۆشن. لەگەڵەوەشدا هەموو جۆرە خواردنێکی تایبەت بە خۆیان دروستەکەن. ئەمە شوای کردووە کە سەرنجی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بۆ لای خۆی ڕابکێشێت و کاتێک دێنە ئەم بازارە یەکسەر دێنە ئێرە بۆ ئەوەی هەم لە سەوزەواتی ئەمان بکڕن و لەمان کاتە خواردنەکانە تاقی بکەنەوە. ماسی خواردنێکی بەچێژە لای بیانیەکان. ڕۆژانە بەشێک لە ماسیەکان ڕاو دەکەن و بەشەکەی دیکە لە ڕاوچەکانی دیکە دەکڕن و لە بازاردا دەیفرۆشن. مشتری ئەو ماسیانەی کە عەباس دەیفرۆشێت هەندێکی بیانیە و هەندێکی دیکە هاوڵاتیانی هەولێرن. هێندە دڵی بە کوردستان دەکرێتەوە ئامادە نییە
بەم زوانە بگەڕێتەوە بۆ وڵاتی خۆی. زانی سی بو برم روز ئاورە زوومانەیە هەموو دەفرۆشی تقریبان نەفرەکە 20,000 25,000 ئەوەندە فایدە هەبوو بەسەوە زەریشمان نییە برام ئەتو دەزانی بە خۆ دەزانی ئێستا هەولێرە هیچ کەمە زایپە هیچ زای بوو ئەڵە کۆش ئایبی نییە باز زارێ پێشتر باش بوو باز زارێ هیچ کەمە سادبی شۆڵە دوای سادبی هیچ دبی شۆڵە برام نۆفر زۆر دێ بانگلادێشی نیپالی هندوستانی پاکستانی هەموو زەمە دێ زوومە هەموو شوریکە وتلا بوو هەموو زەمە دێرە ئەوە کیلۆ بە 5,000 ئەوە کیلۆ بە 7,000 8,000 ئەوە کیلۆ بە 4,000 ئەوە کیلۆ بە 7,000 ئەوها زیاد لە 9 بەنگلادێشین و هەمویان خزم و کەسوکاری یەکدین. کوبە و ماسی و لەفە و چەند جۆرێکی دیکەی خواردن بۆ هاوڵاتەکانیان ئامادە دەکەن. شوهاک باس لەوە دەکات چەندە بیانیەکان موشتەری خواردنەکانیانن دوو هێندە هاوڵاتیانی کورد. ئێرا ئەو خواردن بەنگلادێشی هەموو ئەو خواردن بەنگلادێشی ئەو کوبا هەیە شیپتا هەیە برێنی هەیە لەگەرێ پاکلاوە هەیە ماسی هەیە برنج هەیە خواردن ناوەکە زۆر هەیە ئەو خواردن زۆر خۆشە ئەونا ئاموزا هەیە برادر هەیە لەگەر کاڵت هەیە ئەوە پێکەوە لێرە هیچ دەکەم پێکەوە هیچ دەکەم ئەگەر دوای سات هەشتی شوێستمە ماڵێ تەوە هەشتی سبانێک ئەو کراوە هەشتی شوێ کەپات دەبێت هەموو ڕۆژێ هەیە. کوبەی بەنگلادێشی ناوبانگی هەیە بۆیە بەردەوام کرێکارەکان لی دروست دەکەن و ئامادەی دەکەن بۆ موشتەریەکانیان. شوهاک هەولێر بە شاری خۆی دەزانێت چونکەوە خۆی دەیگەڕێتەوە کاراسانی زۆری بۆ کراوە تا بتوانێت کار بکا و پارەی دەست بکەوێت. کوردستان خۆشە بەس ئەو خەڵک کوردیش ئەوەنە کێم دەکەوە بە تیرسەیە لە تیشێ تیش زۆرە ئەوزە تیرسەیە لە کووردە بەس کورد ئێستا سەبر فێر بووە تیژەکە کێم دەکەم ئەوزە کورد دەکووە بەس کێم بە سارۆ زۆر دەکووە بەنگلادێشی هندو هندوستانی ئەوەنە زۆر دەکەن ڕۆژانە ئەمن جەیەکیش دەکەم ئەو زەیەکیش دەکات هەموو جەیەکیش دەکە بەس زومان هەتلایە بەست پێکەوە فریە ئەو زۆری کوبە دەکوی کوبا کەس تیژی کێمە ئەوزە کوبە دەکەوە. بەشێک لە هاوڵاتیانی هەولێر و تەنانەت شارەکانی دیکەش سەردانی بازار بکەن ئەوە بێ یەک و دوو پیاسەیەک بەنێو بیانەکان دەکەن. ئەم هاوڵاتیە بە گوتەی خۆی وەستای فرۆشتنی کوبەیە بەڵام هەموو ڕۆژانی هەینی سەردانی شوهاک و هاوڕێنی دەکات تا کوبەی بەنگلادێشەکان بخوات. ئەو نایشارێتەوە کوبەکەیان تا موچێژی تایبەتی خۆی هەیە بۆیە هەموو هەفتەیەک دەبێت بیخوات. ئەمە خواردنش تایبەتە لە هەولێرە خواردن دروست ناکرێت خۆیان دروستیەکە ناوەکەی پەتاتەی تایە سۆریەکەنەوە ئەرزانیش بە 500 خواردن ترشیان هەیە ماسییان هەیە تەشریبیان هەیە نیسیان هەمووش خواردنێکیان هەیە هەموو هەرزانە جەماعەتی هەولێر زۆری خۆن پاکخواوێنیشە وەڵا ئەوەی دەخۆم ئەو کوبەیە لەگەر ماسەکەیان زۆر بەتامە لە ڕۆی سۆریەکەنەوە خواردنش تایبەتە هیچ مشکلە نییە کوبێمە بەناوبانگە ئەیبەنە سلێمانە ئەیبەنە خارج کوبەیەکی زۆر بەناوبانگە ئەمەی عەز دەکەم ئەوەی بخۆم جار بەجار بیگۆڕم
ئیمە ساوارە ئەوە پەتاتە و ئەوە تایە فەرقی زۆر لەگە ئێمە سەیری کە زانێ ئەو فەرقی لەگە ئێمە ئەوەی خۆم جار بەجار خۆشە. بیانیەکان لە هەفتەیەکدا 6 ڕۆژیان بۆ کارکردن داناوە. ئەو ڕۆژەشی کە پشویانە و دەکەوێتە هەینیەوە لە شوێنێکی شارەکان کۆ دەبنەوە. هەرکە کۆبوونەوە خواردن دەخۆن و قسەی خۆش بۆ یەکدی دەکەن و هاوسەرەکان یەک دەبینن ئیدی ڕۆژێکی پڕچێش بەڕێ دەکەن. سووریا تەنها ڕۆژانی هەینی دەتوانێت مینای خوشکی و براکەی ببینێت. هەرکەیەکیان بینی تەنها باسی دایک و باوکە پیرەکەیان دەکەن کە لە نیپاڵ چاوەڕوانی گەڕانەوەی کچ و کوڕەکانێتی. سووریا سەرباری ئەوەی بیری لای کەس و کارێتی لەگەڵەوەشدا کوردستانی لا خۆشە. This Kurdistan is very beautiful place and alhamdulillah we are here very happy. کوردستان وڵاتێکی زۆر جوانە. سوپاس بۆ خوا ئێمە لێرە زۆر دڵخۆشین. ئێمە وەکو نیپاڵیەکان هەموو ڕۆژانی هێنی کۆ دەبینەوە. ئەم پارکە هەموو شتێکی تێدایە. خواردن دروست دەکەین و دەیفرۆشین. ئەمە کارێکی زۆر باشە. Everything is very good. Thank you. زۆرینەی بیانیەکان بە خێزانی هاتوونە تا هەرێمی کوردستان. باخی گشتی لە سلێمانی بۆتە ماڵێکی هەمیشەیی بیانیەکان. ساپانە هەرکە پشوو بێت حەزی بە قەرەباڵغیە بۆیە زۆرترین هاوڕێ لە خۆی کۆ دەکاتەوە. هەرکە کۆشبوونەوە یەکسەر لەگەڵ کەس و کارەکانیان دەکەونە گفتوگۆ و باس و خواسەکانی ڕۆژانی هەفتەیان بۆ دەگەڕنەوە. هەفتەی یەک جاری دەرەوە هاتی ئێمە پیاسەکەین هوتێلەکە چشتی ئێمە نێپالیە خۆین یعنی زۆر باسە سلێمانی زۆر خۆشە کوردی باسە ئێرە هەمووی خەڵک باسە یعنی ئایبی نییە هەمووی باسە یاریمەتی ئێماکە نێپالی کوردی باسە یعنی مشکلێ نییە. پەیوەندە کۆمەڵایەتیەکان لە نێوان کورد و بیانیەکان ڕۆژ بە ڕۆژ زیاتر پتەو دەبن. هاوڵاتیانی سلێمانی حەز بە شارەزابوون لە کلتور و نەریتی بیانیەکان دەکەن. ئەم خێزانە کەم هەفتەیە سەردانی شوێنی کۆبوونەوەی بیانیەکان دەکەن. سەردانەکانیان تەنها بۆ تاقیکردنەوەی خواردنەکانیان نییە بەڵکو پەیوەندیەکی باشی کۆمەڵایەتیان دروست کردووە. سانا هاوشێوەی دایک و کەسوکاری هەمیشە هەوڵ دەدا زۆرترین زانیاری لەسەر بیانیەکان هەبێ تا سەردانی هەر وڵاتێکی کرد بزانێ بیانیەکان چۆن ژیان دەکەن. بەگشتی کەشێکی خۆشە کە ڕۆژی جومان ئەم بیانیانە لێرە خواردنی خۆیان پێشکەشەکەن. ئێمە وەکو خۆمان خێزانی خۆمان حەزمان لێتی و ئەوەشی ئەیبینم کە بەگشتی خەڵکی سلێمانی یەن سەردانی شوێنەکە ئەکەن خواردنەکانیان تاقی ئەکەنەوە. بۆ ئێمە کەشێکی جیاوازە هەم خواردنی بیانی تاقی ئەەکەینەوە هەم لەگەڵ بیانەکانیش قسە ئەەکەین هەنێک کات کولتور و ژیانیان و جاری وا هەیە ئەکەوینە قسەکردن لەگەڵیان چەندێکە لێرە کارەکەن دڵیان بە ئێرە خۆشە ئاسودەن لەگە خەڵکی ئێرەیە.
ئەوەی کە من قسەم لەگەڵ کردوون ژیانیان لێرە بەلاوە خۆشترە کە هەرچەندە بۆ کار هاتوون یعنی ژیانەکە بۆ ئەوان کە دوورن لە نیشتیمانی خۆیانەوە قورسە بەڵام خەڵکی ئێرە با بڵێ کورد بە شێوازێک کەشێکی وایان بۆ دروست کردوون کە هەست بە ئاسوودەیی ئەکەن چکە ینی بەڕاستیمە ئاسوودەیە تۆ لێرەیە کللتوری خۆت نمایش بکەیت چکە خواردن بەشێکە لە کللتور هەندێک کاتیش کە مناسەبات ئەبێ و بۆنەکان ئەبێت هەر وەکو خۆمان چۆن بۆ نەورۆزمان هەیە کللتوری خۆمان نمایشەکەین لە ڕۆژی نەورۆزە ئەمانش هەنێکا لە بۆنەکانە بەجلی خۆیانەوە نمایشی تایبەتی خۆیان لێرە ئەکەن و زۆربەی ڕۆژەکانیش قەرەباڵغا زۆرینەی کەسوکاری کرێکارە بیانیەکان لە وڵاتی خۆیان دەستکورت و هەژارن هەرچەندێک پارەیان دەست بکەوێ نیوەی زیاتری بۆ کەسوکارەکانیان دەنێرن بێنود هاوڵاتیەکی نیپاڵە و لە سلێمانی نیشتەجێیە ساڵانێکە نووسینگەی ئاڵ و گۆڕی دراوی هەیە هەرچی بیانی سنی پارێزگاکە هەیە دێنە لای تا بڕەپارێک بۆ کەسوکارەکانیان بنێرن ئیشی هەواڵاکەی نێپالە بەنگلادێشە هیندوستانە باشە بەشیشی من بەس هاوکاری من نێپالیە لەگەڵ بەنگلادێش زۆر فاستە هەواڵاکەن هیندی زۆر فاستە لەگەڵ نێپالە هەواڵاکەن زۆر ئاسان لەگەڵ فاستە زۆر فاستە هەواڵاکەی توانێت یەکسەر وەریەگرێ نێپالیەکان هەمووی فەقیرە بۆ هاتوو بۆ ئیشی پارە بۆ ئیشەکەی ئێرە باشە ماشەکەی وەریەگرەی ئاخیر نێپالی هەمووی فەقیرە بۆ نێپالێکی جین هەیە مونال هەیە باوکی هەیە دایە هەیە بۆ هاوکاریمان بۆ لای ئەوە هەموویتانە لای باوکی دایکی جینەکان بۆ هەموویتان بێنود جگە لە حواڵەکردنی پارە بۆ کەسوکاری بیانیەکان هاوکارێکی باشی بیانیەکانیشە هەر بیانێک گرفت لە پاسەپۆرتی هەبێت یان پێویستی بە هاوکاری بێت ئەوە ڕێنیشاندەری دەبێت تا بە زووی چارەسەر بێت بێنود نایشارێتەوە کە حکوومەت هێرێمی کوردستان هاوکارێکی بەردەوامیانە و کەشێکی باشیان بۆیان ڕەخساندووە تا کار بکەن وڵای کوردستان خۆشە زۆر زۆر خۆشە بەوەکو نێپالە بەس کریاکاری بە کریاکاری بیانیەکە نێپالیەکەی هەموویتان خۆش نییە هەر کەم کەم لای باشە بەس زۆرەکەی باش نییە هێرا بۆ ئیشەکەی زۆرە وانە لای ئیشی ماڵە ئیشی زۆرە ئەوە نازانەوە لای ئەوە ئیشی ماڵەکەی لای ئەوەکەی خۆش نییە وڵای هەر چون بۆ نێپال ئیش کەمە مشکلەکەی ئەوایە ئاخیر هاتوو بۆ کاتیری ئێرە بۆ پارە ماشەکەی بیانیەکان جگەلەوەی هەست بە ئارامی دەکەن لە هەمان کاتدا خەڵکی کوردستانیان خۆش دەوێ و پەیوەندیکی پتەوی کۆمەڵایەتی لە نێوانیاندا دروست بووە تەنانەت لە بەشێک لە بۆنە ئاینی و کۆمەڵایەتیەکانیان تێکەڵبوون دروست دەبێت هەموو بۆنێکی ئاینی و نیشتیمانی کاراسانیان بۆ کراوە تا هەر لە کوردستان بە ئەنجامی بگەن و پێکەوە کۆبنەوە کرێکارە بیانیەکان لە هەرێمی کوردستان تا چەند هەست بە ئاسوودەیەکەن کرێکارە بیانیەکان لێرە هاوتای خەڵکی یا نیشتیمانیانی خەڵکی کوردستان هەست بە ئاسوودەیی دەکەن لەبەرەوەی هەموو ئەوەی کە خۆیان مەطلەبیانیان ئەوەی کە ئیشتیادی خۆیانیان ئەوەی کە پێویستە بۆ ئەمنیەت و بۆ ئاسوودەی ئەوان لێرە بەرجەستە بۆ بۆمان کردوون تا چەند ئەو کێشە و گرفتانەی کە ڕۆژانە هەیەە توانیتانە بە هاوکەری لەگەڵ حکوومەت هەرێمی کوردستان بۆیان چارەسەر بکەن
هیچ کێشەیەک نەهاتووە ئێمە نەماتوانانی بێ چارەسەری بکەین هەموو ئەو کێشانەیە کە دێت ئێمە زیاتر پشت بە هیوار دەبەتن هیواری سەردەمی گفتوگۆی سەردەمیانە پاشان لە ئەنجامی قسەدا خاڵێکی مشتەرەک دەبێت لە بینی مدعی عەلەیهی بۆیە ئێمە هەموو کێشەکان کە دێ بۆ لە ئێمە چارەسەری هەیە و چارەسەرمان بۆ دۆزیوەتەوە کەسێک کە بزانین کێشەکە زۆر قورسە ئەو کاتە ئێمە حالی حکوومەت دەکەین بەڵام کەمترین کێشە ئاڕاستە دادگاکان کاراسانی کراوە بۆ ئەوەی کرێکاران ڕووکەنە هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتەوە ئەوە سیستەمە حکوومەتی هەرێمی کوردستان و هەموو شتەکانەکە سیستەم و پلانی خۆیە ئەوەی کە دێ بۆ کوردستان ئەوەی کە بۆ کار بێت لە ڕێگای کۆمپانیاکانەوە بە ویزای عملی و لە وەزارەتی کارباری کۆمەڵایەتی ئەوەی کە مەستی سەردان بێت بە سەردان لە ڕێگای وەزارەتی ناوخۆوە دێت داخل دەبێت ئەڵێ شام شەکر وڵات شرینترە ئەوان کوردستانیان لا شیرینە حتمما لا شیرینە بەڵام دیسان زێدی خۆی لا شیرینترە ڕاستە لە زێدی خۆی لەوانەیەشیان باش نەبێت لەوانەیە گوزەران باش نەبێت لەوانەیە ئەمنیەتت باش نەبێت بەڵام دیسانەوە هەر دایکە یعنی ئینسان ناتوانێت لە باوشی دایک ڕابکات ڕێوڕسمە ئاینیەکان ڕۆژە نیشتیمانی وڵاتان لێرە لە کوردستان بەڕێوە چن بەڵێ هەموو مناسبە ئێستا جێژنەکانیان جێژنی جەسەنیان هەیە جێژنی خوشکبرایان هەیە جێژنی تەمانیان هەیە جێژنی شێرپان هەیە هەموو ئەمانە لێرە بەڕێوە چووە بەڵام هەمویان بەشدارە بنوانە زیاد لە 300 بۆ 400 کەسیان بەشدار دەبێت چونکە ئەمانە بەشێکیان کار دەکەن و بەشێکیان لە ماڵەکان نایان دەرەوە بەشێکیشان بۆ خۆیان حەز ناکەن دەرکەون ئێوە بۆ داهاتوو چیەکەن بۆی زیاتر کرێکارانی بیانی هەست بە ئاسوودەی بکەن بۆی بتوانن لە کەشێکی ئارامدا کاری خۆیان بکەن ئێمە لایحەیەکماندا بوو بە ساڵی پار بە حکوومەتی هەرێمی کوردستان بە وەزارەتی کارباری کۆمەڵایەتی بەداخەوە تا ئێستا دەنگی نەبووە ئەگەرنا ئێمە ڕێگاچارەیەکماندانە بوو بۆ زیاتر پاراستنی ئەمنیەتی ئەم کرێکارانە و ئاسوودەی دەرونی ئەم کرێکارانە ئەویژەوە بوو کە بۆ پلانێکە هەمان بوو لەگەڵ وەزارەتی ناوخۆوە لەگەڵ وەزارەتی کارباری کۆمەڵایەتی و لەگەڵ بەڕێوەبەراتی نشنگەکان پلانێکمان هەبوو لە داخلبوونی ئەم کرێکارانە ئەمانە دەبێ فێر بکرێن ئەمانە لە BHKەوە هاتوون ئێمە دەمانتوانی خۆبەخشانە هەر کرێکارێک خولیان بۆ بکرێتەوە بۆ ئەوەی لەگەڵ کلتور و نەریتی ئێرە بگونجێت بەڵێ نەک ئەوە هەر لەوە هەندێک وڵات هەیە ئەسڵەن کاری نەقابی و سندیکایی تێدا نیە یعنی مهتەمی بەم مەسەلەیە کە دێت لەوێ یان پەروەردەی کۆمەڵایەتی ئەوێ لەگەڵ پەروەردەی کۆمەڵایەتی تۆ لێرەێک جیاوە دووبی ئەجیاوازە دەبێت تۆ پێری بکەیت لێرە تەقالید چۆنە هەڵسوکە و چۆنە یاسا چۆنە چۆن بەڵگەری لە خۆ دەکەیت بە گوێرەی ئامارە نافەرمیەکان سەروی 100,000 کرێکاری بیانی لە هەرێمی کوردستان کار دەکەن. بەشێکی زۆر لە کرێکاران لە سنووری پارێزگاکانی هەولێر و دوهۆک سەرقاڵی کارن. زوو چارەسەرکردنی بربەستەکانی پێش کرێکاران لەلایەن حکوومەتەوە وای کردووە ساڵ بە ساڵ ژمارەی کرێکارانی بیانی لە هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون کرد.